لە ڕۆژی ماتەم و پۆشاکی ڕەشدا چیرۆکی عومەری خاوەر و حەسرەتی لە دەستدانی حەمەشوانتان بۆ دەگێڕمەوە. من ئێستا لە بەردەم ماڵی عومەر حەمە ساڵح ئەحمەدم لە پارێزگای هەڵەبجە کە بە عومەری خاوەر ناسراوە. ئەم ساڵ بۆ 37مین ساڵە ناوی دەهێنرێت. عومەری خاوەر لە دایکبووی ساڵی 1934 بووە. لە بنەڕەتدا خەڵکی ناوچەی گەرمیان بووە. عومەری خاوەر لە نێو خانەوادە و براکانیدا تاکە کەس بووە کە بە نێوی دایکەوە بانگ کراوە. عومەری خاوەر خاوەندوو خێزان بووە و لە خێزانی دووەمدا دەبێتە باوکی دە منداڵ کە حەوتیان کچ بوونە و سیانیان کوڕ. پاش لە دایکبوونی حەوت کچ عومەری خاوەر دەبێتە باوکی کوڕێک بە نێوی حەمەشوان. بەڵام حەمەشوان تەنها تەمەنی 3 ساڵ دەبێت و گیان لەدەست دەدات. کۆچی دوایی حەمەشوان دەبێتە حەسرەتێک لە دڵی عومەری خاوەردا دەمێنێتەوە. پاش تێپەڕبوونی ساڵێک بەسەر کۆچی دوایی حەمەشوان خودای گەورە جارێکی دیکە عومەری خاوەر دەکاتە باوکی دوو کوڕی دوانە بە نێوەکانی ئەحمەد و موحەممەد. دوجار لە 16 ئازاری ساڵی 1970 بەهۆی کارەساتی کیمەبارانی ڕژیمی بەعسی ئەو کاتی عێراقەوە خۆری تەمەنی عومەری خاوەر و ئەحمەد و موحەممەدی کوڕی و تەواوی خانەوادەکەی ئاوا دەبێت و ئەو منداڵەی لە باوەشی عومەری خاوەردا شەهید دەبێت تاکو ئێستا نازانرێت ئەحمەد بووە یاخود موحەممەد و بە نادیاری ماوەتەوە.